شكرا جزيلا. أنا سأحكي بالعربي. أولا يعني في دعاية كبيرة كأن تركيا ضد الإكراد، هذا مش صحيح. الترك والكرد مثل العظم واللحم لا يتجزئان. لما قسموا الشرق الأوسط الأتراك لم يرضى عن احتلال الأراضي الكردية موصل والكركك عموما في الشرق الأوسط، والأكراد أيضا عانوا كثير. بهمان شێوە هەمەتی زۆریان کێشاوە بەهۆی ئەوەی کە ڕێگریان کرد لە داگیرکاری. کاتێک کە قەیرانەکان یەک لە دوای یەک بەرەو پێشچوون لە ویلایەتی ئەسکەندەرۆنا لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا حکوومەتی سووریا کوردەکان لە شار و ئاوەدانیەکان دوور خستەوە و ئەوان بە پاشماوەی تورکیا هەژمار کرد. بۆیە ڕایەلێکی زۆر گەورە و توند و تۆڵ هەیە لە نێوان کوردەکان و تورکەکان. کاتێک کە شۆڕشی سووریا دەستی پێکرد، کاتێک کە گەلی سووریا ویستی ڕژێمی ئەسەد بڕوخێنێت، ڕژێم ناوچەی ڕۆژاوا و ناوچە کوردیەکان لە باکووری سووریا بۆ پەکەکە جێهێشت بەداخەوە. ڕژێمی ئەسەدی بەعسی بە تایبەتی هیچ مافێکی بە گەلانی سووریا نەدا، بە تایبەتی مافی ڕەسەنیان بە کوردەکان نەدا. وأيضا بدأت أمريكا أن تستخدم PYD كوكيل لمحاربة داعش. هم صنعوا داعش طبعا، لكن لم يسقطوا نظام الأسد، بل أسقطوا المعارضة السورية والثورة السورية. ووجود داعش برر وجود الإيراني والأمريكي وتدخلات في المنطقة، لكن أهم شيء من ذلك جهزوا PKK PYD. أنا لا أعتبرهم مختلف من بعض، يعني هم بالتسمية اختلاف التسميات فقط PKK PYD YPG. نیشانداوە بۆ ئەوەی کە دوور بن لەو چوارچێوێدا. ئێمە ئەوان پەکەکان بە ناوی دیکە هاتنەکایەوە. ئەمریکا ئەوانیان وەکوو سیخور بەکارهێنا. ئەمانە بە هیچ شێوەیەک نوێنەراتی کورد نەکەن. یەکێک لە بەرپرسە ئەمریکان باس لەوە دەکات کە ئەمریکا ئۆجەلانی ڕادستی تورکیا کرد، لە بەرامبەردا پەکەکەی خستە ژێر هەژمونی خۆیەوە. ئەمەش وای کرد بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پێشاتەکان بکات. لە کاتی پەکەکە ئەو کاتەی ئۆجەلان ڕێنەمایانی کرد کەوا چەک دابنێن و دەست بەرداری خاک بن. پەکەکە گوێی لە ئۆجەلان نەگرت، بەڵام گوێی لە ڕۆژاوایەکان گرت و بریاریدا چەکەکانی لە وڵاتە بشارێتەوە و ئەمباری بکە و ئەوان ترسناکتر بوون و ئەوان پیان وابوو کەوا پێویستە کانتۆناتی ئەوان بە کانتۆناتی ئەوان لە سووریا ئەوان دەتوانن ئەم پرۆژە لە سووریا بسەپێنن و بۆیە بۆ ئەوەی کانتۆناتیش لە تورکیا دروستکەن، بەڵام ئەوان خراپ شکستیانێنە. بێگومان دوای شەڕی داعش ئەمریکا دەیویست تورکیا گەمارۆ بدات. بۆچی تورکیا لە بوونی پەکەکە ناڕەحەت بوو؟ لەبەر ئەوە نەبوو کەوا کورد مافی وەرگرت بوو، نەخێر تورکیا دژی ئەو گەمارۆی بوو لەسەر باشوور و هەموو ڕۆژئاوا ویستیان ئەو ناوچانە بدەنە سووریا و پەکەکە و یەپەگا. ئەمە گەمارۆیەکی ڕاستەقینەیە نێوانی تورکیا و سووریا جیا دەکاتەوە و جیهانیش دژی ئەمەیە و ئەوان دایانەوێ ئەم پرۆژە لە عێراق جێبەجێ بکەن. بێگومان تورکیا لەم مەترسیە تێگەیشت و بۆیە لە ناوچەی باب جوڵایەوە و بە قەڵغانی فرات ئۆپراسیۆنی قەڵغانی فرات داعشی دوور خستەوە و ئەو
لە پرسی ڕوبەڕوونەوەی تیرۆر جیاکارێک لە نێوان داعش و پەکەکە ناکات و ئەو بەلێشاوە ئاوارەبوونی خەڵکی لەو لە بەلێشاوە تورکیا هیچ جیاکاری نەکرد لە نێوان کورد و نەتەوەکانی دیکە و بێگومان ئێمە لەگەڵ چارەسەری سیاسین و ڕێککەوتنە نێودوڵەتەکان ڕێگە دەدەن بە هەر وڵاتێک گەر هەڕەشەی بۆ لەسەر بوو لە دەرەوە و بجوڵێتەوە و هەموو وڵاتان ئەو مافا بەکاردێنن و هندستان لەم بەم دوایە چەند ڕۆژی ڕابردوو ئەوەی بە دژی بە پاکستان بەکارێنە و تورکیا سووریایەکی دیموکراتی دەوێ بە شکۆی گەلەکەی و دەرهاوسەیەکی باش بێ و لە بەهاری عەرەبیش هەر ئەمە ویستراوە بەڵام ئەوڕۆ دەمانەوێ تورکیا دەیەوێ هاوکار بێ لەگەڵ رووسیا و لەگەڵ ئەمریکا بۆ دۆزینەوەی چارەسەرێکی سیاسی بەڵام ئەمریکا دەیەوێ پەکەکە بەکاربێنێ بۆ ئامرازێک وەسی خوڕێک و هیچ زۆر لەگەڵ تورکیا نەگەیشتە خاڵی هاوبەش و تورکیا ناچار ڕووی لە رووسیا کرد و ئاماهانگ بوو لەگەڵیان و هاوکار بوو لەگەڵیان و زیاتر لێکتێگەیشتنە بوو لە نێوانیان ئەمەش ڕشتنی خوێنی بەلانی کەم لە سووریا ڕاگرت و کۆبنەوەی ئەستانە و دواتر سۆچی کاریگەر بوو و ئێمە ئەنجامە ئەرێنەکانمان بینی دواتر قەڵغانی فرات بەردەوام بوو ڕزگارکردنی عەفرین و ئێستا لێکتێگەیشتن هەیە لە ئیدلیب و پێم وایە ئەمە بەشێکە لە چارەسەری سیاسی پەکەکە و یاپەگە ئەوانەی کە ناویان دەنرێ من پێم وایە ئەوان بەعسێکی کوردین ئەوان ناوی کورد بەکاردێنن بەڵام نوێنەرایەتی کورد ناکەن و ڕژێمێکی بێسەروبەر و ستەمکاری دروست کردووە لە باکووری سووریا و ئێمە پەیوەندیمان بە بەشێک لە خەڵکی هەیە کە لە عەفرینن پێشەرەوان لە پەککە بوونە ئەوان ڕۆڵی کاریگەریان هەیە لە بەڕێوەبردننی ئەفرین و ڕەوشەکە باشتر دەبێ و پەکەکە ڕێگە نادا بە هیچ هزرێک و ئۆپسیۆنێک نادا لە ژێردەسەڵاتی لەوێ ئێمە وەکو سنتەرێک راپۆرت لەسەر ئەزمموی پەکەکە لە بەڕێوەبردن و کارگەڕی بڵاو دەکەینەوە و توێژینەوەی لەسەر دەکەین تورکیا لە باکووری سووریا بۆ هاوکاری لەوەیە و ڕزگارکردنی ناوچەکە و خەڵکی لە تیرۆریستانی پەکەکە و داعش ئێمە هیچ جیاکارێ ناکەن لە نێوانیان و هەوڵ دەدات لەگەڵ خەڵکی ئەو وڵاتە ناوچەیەک ئەو ناوچەی ئاودام کاتەوە و بەشێکی زۆریان کوردن کە زۆربیان کوردن و دواتر لەو خاکانە دەکشێتەوە لە خاکی سووریا تورکیا پێویستی بۆ نییە بچێتە سووریا ئەگەر مەترسی و هەڕەشەکان نەمێنن ئێستا لە پوختدا تورکیا مامە لەگەڵ زلێزە گەورەکان دەکات و رووسیا بەرژۆندی گەورەی هەیە و تورکیا ئەمریکا بەگشتی ناوێ هیچ وڵاتێکی ناوێت لە دەرەوەی چوارچەوەی ئەمریکی بێ و کە خۆی پاڵپشتیان دەکات و کشانەوەی ئەمریکا هێزەکان ئەمریکا لە سووریا خواستی رووسیا و تورکیایە و ئەو تورکیا دەیەوێت ئەو خەڵکی کات ژایەتی تورکیا ناکەن ئەوان ناوچەکە کۆنتترۆل بکەن و ئەو ناوچەیە دەکرێت کار بێ و کورد و عەرەب و تورکمان تێدا بەشدار بن و لیژنەی هاوبەش لە باکووری سووریا ئەو خاکانەی کە پەکەکە لی دەکشێتەوە دەست پێشخەرێکە لە دەستی بۆ ئەو کوردانە بێ کە ژایەتی تورکیا ناکەن ئەو هەڕەشە نەمێنێ بۆ تورکیا ئەو ناوچەیە ئارام دەبێ و تورکیا ناوێ ناوچەکە کۆنتترۆل بکات هەراوەندە بەسە و دەتوانێت لێک تێگەیشتنی هەبێ سەبارەت بەوە لەگەڵ رووسیا و هەیە و رووسیا
بریاری قسەیەک لاکرەوەی دەبێتەوە و دەکرێت هەمووان هاوکار بن خاڵێکی دیکە پەکەکە نەیتوانی ئێستا ئەوڕۆ لە ناو تورکیا ڕێوشونە ئەمنیەکان و کۆمەڵایەتیەکان گەل لە سەردەمی ئاشتەوایی گەلی کورد لە تورکیا تێگەیشتکەوە پەکەکە ئاشتی ناوێ چونکە ئەو چێژ لە ململانێ دەبینە و گەلانی کورد لە تورکیا لەوە تێگەیشتون بە تەواوی و ڕێوشونە ئەمنیەکان دوای کودەتا شکست خواردووەکە زۆر کاریگەرن و ئەوان ئێستا ناتوانن ئەوەی کە دەیانتوانی ئەوان مین لە تەنیشتی ڕێگاکان بچێنن بەڵام ئێستا تەنانەت ئەوان ناتوانن ئەو مەترسیە دروست بکەن هێزە ئەمنیەکان هەڕەشەی ئەمنی پەکەکەیان کۆنتترۆل کرد و لەنایان برد لەناو تورکیا و ئێمە پێمان وایە ئەمە کێشەیە کە زیاتر بۆ ئێوە لە عێراق لە سووریا پەکەکە بە هزری بەعسی و دیدی بەعسی هەڕەشەی زیاتر لەسەر عێراق و سووریا دروست دەکات و بەبێ پاڵپشتی دەرەکی لە وڵاتانی دیکە پێم وایە کە ئەو زۆر بە ئاسانی دەڕوخێ بەڵام پاڵپشتیەکان بەردەوامن واگەر بەردەوام بن ئەویش بەردەوام دەبێت پەکەکە وەکوتم هەندێک جار گوێم لەوە دەبێتەوە ئەو کووردە و لەبەرەوەی خەڵکێک هەن کوردن پەکەکەن هاوسۆزی هەیە لەگەڵیان ئەگەر بیرمەندێک هەیە یاخود داعشێکی کورد هەبێ ئێمە پاڵپشتی دەکەین لەبەرەوەی کووردە یا لە ڕێکخراوێکی دیکە بێ ئێمە دەبێ فۆکەس بخەینە سەر پەرەنسیپەکان و برایەتی و دەرهاوسێتی باش پێم وایە پەکەکە شایانی پاڵپشتی و هاوسۆزی نییە تەنانەت ڕژێم لە سووریا ئەوان کەسێک کرێکارێک بەبێ ئەوەی خوێندەوار بێ هێنایان کردیانە دادوەر و بەرەوبەری قوتابخانە بێسەروبەریە بە شێوەیەکی سێروبەری و گەل لەوێ زۆر گلیان لەوە هەیە و ئەوان مزگەوتیان داخستووە و نوێژی هەینیان قەدەخە کردووە لە کۆتاییدا لەبەرەوەی ئەو زمانی کوردی بەکاردێنێ وشەیەکی کوردی بەکاردێنێ شایانی ئەوە نییە کە هاوسۆز بن لەگەڵی شانی هاوسۆزی نییە و بوونی هێزەکانی تورکیا لە باشیک و لە عێراق قسەی لەسەر دەکرێت ئەوە پەیوەندی بە هەڕەشەوە هەیە ئەگەر هەڕەشە نەبێ تورکیا پێویستی بەوە نییە کەەوە خۆی ماندوو بکات و ئەم پرسی کۆربەندەکە ئاسایش و سەروەری ئێمە پێویستمان بە سەروەری ڕاستەقینە هەیە لەلایەن هەرێمەوە و حکوومەتی فیدراالی سەروەری ڕاستەقینیان هەبێ لە خاکی قەندیلیش چونکە قەندیلیش بەشێکە لە عێراق کەچی هیچ دەسەڵاتیان نییە بەسەریەوە و ئەمە لە منطقی سەروەریەی ئەوەیە کە پێویستە ئێمە ڕێوشوێن بگرینە بەر و دەستوری عێراق ئەوە باس لەوە دەکات کە نابێ ڕێگە بە هەرش بدرێ بۆ سەر وڵاتێکی دیکە لە خاکی عێراقەوە و پێم وایە ئەمە خاکی عێراقە کە پێویستە سەروەری تەواوی ڕاستەقینەی هەبێ لەسەری و ئێمە دەمانەوێ وەکو هەولێر ببینین قەندیل وەکو هەولێر و بەغدایە نابێ کەسێک بەکاری بهێنێ و میلیشیا و ڕێکخراوی تیرۆریستی بەکاری بێنێ تورکیا لە ڕاستیدا و ئەردۆغان لە پرۆسەی ئاشتەوایی سەرکێشەیەکی کە دەتوانین بڵێن کەوا ئەو تەنانەت ئۆجەلانیش دژی ئەو ئاشتەوایە بوو و ئەوان بینیان کە هەندێک دەستکەوتە بوو لە سووریا ئەوان لە خۆبایی بوون بەڵام
پێم وایە کورد و تورک زمینەیەکی درێژخایەن و مێژوکی درێژخایانیان هەیە بۆ تێپەڕاندنی ئەم کێشەیە. زۆر سپاس.